بەڕێزانم کاتتان باش لە دوای زیاتر لە سەدەیەک شایەکەی بناویلە جارێکی کە لە ناوچەی گەشتیاری سەرسیر لە شارباژێر جارێکی کە نوێکرایەوە. ئەمە ڤیسیڤالێکی گەورەیە، ئەم ساڵ یەکەم ساڵە و ئەمڕۆژ یەکەم ڕۆژە کە ئەم شایەی بناویلە جارێکی دیکە دووبارە ئەکرێتەوە. دەبینن لە دیمەنەکانە ئەمانە دەتوانین بڵین هەمووی شارباژێڕین هاتوونەتە ناوچەی گەشتیاری سەرسیر و لێرە هەڵدەپەڕن بە دڵنیاییشەوە ڕەنگە شارەزایەکی باشیان لە شایەکەی بناویلە هەبێت. سڵاوتان لێبێ و جەژنتان پیرۆز بێت. هەڵپەڕکێکەکان زۆر جوانە و تێکی مێن. قسەیەکمان لەسەر شایەکەی بناویلە بۆ بکەن. شارەزای چۆنە؟ وەکو باس کراوە وەکو لە کولتوری مەمە ناوچەیە شایەک بووە هەندێکی گوندەکە لە بڵێن لە کاتە کاروانی بنوچون بۆ سنوور بۆشە دێنان وام بیستووە لە دوایەوە کە ئەوان فریان نەکەوتون کە گەڕاونەتوتەوەڵە شایەکە بەردەوام بێ بەو شێوێ حەوشە و حەو ڕۆژ بەردەوام بووە. کولتورێکی جوانە، هیوادارم کورد هەموو ناوچەیە کولتوری زۆر جوانی هەیە بۆ نەو جەژنی جوانی هێز دینی بکەینەوە لەبەرەوەی کورد یعنی شادی یعنی مانەوە. دەمەوێت بزانم یعنی ئەم شاییە دەتوان بڵێم پەیامێکی گرنگی تایە واکە کە مرۆڤی تر خۆی دڵخۆش بکوانە پێم وانە هیچ شتێک لە دەرەوە بێت و تۆ دڵخۆشکە ئەبێ خۆت دڵخۆشکەی. هاوڕای لەگەڵم؟ بەڵێ خۆی مرۆڤ ئەگەر بۆ ساتە وەختێکیش بێ خۆی دڵی خۆی خۆشکە. هەموو کەسێک مەشاکیل و کۆمەڵێ تەنگانە و کۆمەڵێ ناخۆشیە بینێ بەس لە ساتە وەختێکە لەگەڵ ئازیزانیا کاسێتە دەرەوە کەش و هەوایەکی لەبار بە خۆی دروزەکە و گەشەکە خۆشەکە. شانسابێ هەر بژین شایەکەی بناویلاڵەن حەوشە و حەو ڕۆژ بوو. حەوشە و حەو ڕۆژ بوو. بەتەمان حەوشە و حەو سەعاتە لەپەڕین. هەر لە خۆشیە بن کوردستانمانە ئاوا بێ. ماشەڵڵا جلوبەرگێکی کوردی جوان و بەتەمانی تر شایەکەی بناویلەوە خۆی تازەکەنەوە. تازەکەینەوە. دەیدەسان تازەکەینەوە سپاس.